کێشەی کارەبایە کە ئێمە کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پارێزگاری کەرکووک و ئیدارە و دام و دەستگاکانی کە شەو نخۆنیەکەن بۆی کارەبای کەرکووک لە هەموو کارەبای هەموو پارێزگاکانی عێراق باشتر بێت کە سپاسی لژنەی وزەشەکەم لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەردەوام متابعی ئەمەلەفاکەن کە ئێستاکە حاڵاتێک دروست بووە وەزارەتی کارەبا معاملاتێکی ناتەن دروستەکە لەگەڵ ئەمەلەفەیە طبعا هەڵبەتە هەموو وەزارەتنا هەندێک لە مدیریاتی کە یانەوێتە دەخولێ بکەن لە حەسەی کەرکووک کەمەوەکەن بدێتە چەند پارێزگایەکی تر بەبێ ئەوەی گەڕانەوە بۆ شاری کەرکووک چی ئەنجومەن چی پارێزگارەکەی بێ ئەوە کە ئێمە ئەوکو ئەنجومەن قاتیبەتەن پێکرا رازینین لەسەر ئەوکەمکردنەوەی و حەسەی خۆمانەوێ و هەر هەڵوێستێک بە پێچەوانەی ڕێژەی خۆمان بێکات 4.6 قبول نەکراوە لە وەزارەتی کارەبا کە داواکەی نەجەناوی پارێزگار بە زووترین کات ئەو پەیوەندیە بکات بە وەزارەتی کارەبا و بە زووترین کات چارەسەری ئەم کێشێ بکەن ئەگینا خەڵکی کەرکووک قبول ناکات.